خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم دیدارێکی تایبەتتان پێشکەشەکەین. هاتوونەتە کەرکووکی کوردستان، کەرکووکی کوردستانیان. ئەمانەوێ لەگەڵ کەسێک گفتوگۆ بکەین کە ڕۆژێک لە بەغدایە، ڕۆژێک لە شەقام و کۆڵانەکان و باوەشی خاوەن پێداویستی تایبەتەکان و کادرانی یەکێتە، ڕۆژێک لە مەکتەب سیاسی و ڕۆژێک لە سلێمانیە. باسی کەرکووکەکەین، باسی ئەوەکەین لەگەڵ کەرکووک، ئەویش بەڕێز ئاسۆمامەند. بەنامەوێت لەو بەرنامەیە هیچ عنوانێکی بۆ دابنێم، بۆی لە کۆی بەرنامەکە ئێوەی بینەر بڕیاردن چه عنوانێکی هەیە، عنوانە فەرمیەکەی لای هەمووتان ڕوونە. بەڕێز کاگاسو زۆر سپاس دەکەین بۆ دیدار. زۆر سپاس بۆ تو کاکدانە، زۆر سپاس بە بینەرانی. لەگەڵ جەنابەت گفتوگۆمان هەبووە، چەند بەرنمەیەکمان هەبوو، بەڵام ئەمێ بەرنمەیە تێکەڵەیەک و جیاواز بێ. حەزەکەم سەرەتاوە پرسم لەدایکبوون و شوێن لەدایکبوونی کاگاسو کوێیە، تا کوێ خوێندوو، تا مەسەلەن بایۆگرافیەکی کورتمان لەسەر ژیانی دیارە خەڵکی دێ قەرە بەگم لە تەنیشت ئاڵتون کۆپری، ینی سەر بە کەرکووکە. لەوێ قۆناغی سەرەتاییم لە دەیەکی خۆمان تەواو کرد. دەیەکەمان بە حکمەوەی زۆر نزیک بوو، ینی ساڵی هەفتایەکان کارەبا و ڕۆزەی ڕیفی و کۆمەڵک شتی هەبووانە. دوایی سانەوێ ئاڵتون کۆپری لەوێ خوێندمەوانە. پاشان سەردەمانێک تۆزێک فشار هەبوو لەسەر کەرکووکوانە، تایبەتی مەوزوعی ئەمەی ڕەفیق ئەوە زەختێک هەبوو لە سەرمان. ئیتر بەڕاستی لەوێ ناچار بووم خوێندنەکەم گواستەوە بۆ هەولێر و کاتە ینی ئەمە لە دیراسی عەرەبی بووین لە سانەوێ ئاڵتون کۆپری. دوایی لەوێ خوێندنم تەواو کرد، خوێندنم ئامادەیم تەواو کردووە. پاشانیش لە دوای پرۆسە زانکۆم تەواو کردووە، لێرە کولەی تەربیەم تەواو کردووە. دیارە لە من تەمەنی 18 ساڵیەوە بوومە پێشمەگە و ئەو کاتە ڕێخستم ژمارەیەک هەواڵمان گیرا بوو. ڕێک بۆ خەتی سیاسیان سەربازی کاگاسو بەتاکید ئەو کاتە دەبایە سەردانی ناوەندی کۆمەڵە بکەیت. بەڵەوە دیارە چوین ناوەندی کۆمەڵە و ئێمە داوامان کرد یەکسەر بگەڕێنەوە سنوورەکان پێشمەگایەتێکە و لە تیپەکان، ینی بەشێک وات تەوزیعاتەکەەوە بوو، بەشێک پێشمەگایەتیم لە سنووری دەشتی هەولێر بوو، کە کەرتی شەید ئەحمەد قەمبەری هەبوو. ئەو کەرتە زیاتر چالاکی و شتەکانی لە سنووری ساڵەیی و ئەوانە هەبوو. گەڕام لەو کەرتە پێشمەگایەتیم کرد. تر بە قۆناغ جێگەری مەفرەزە و فەرماندەی مەفرەزە و پاشان لە ساڵەکانی هەشتا حەوت ماوەیەک لە مەڵبەندی چواری هەولێر بووم. پاشانیش جێگری تی بووم لە تیپی بەڕانەتی ئەو کاتێککە لە سنووری مەسیف و ئەو منتیقانە بوو لە سووسێ و ئەوانە. ئیتر قۆناغەکان کەرکووکی هەولێری تێکەڵاو بەشێک لە پێشمەگایەتیم لەو سنوورە بوو، بەڵام هەمیشە ینی وەکوتم ئەو سەردەمانە بەشێک چەندی چالاکیمان کردووە لە سنووری ساڵی و لە خەتی بینی پردێ و کەرکووکوانە، ینی بەشێک لە چالاکیەکانمان خەبات و بەسئولیەتی سەربازیان سیاسی کامیان دڵخۆشتر دەکا؟ وەڵا واقعی ئەو کاتەوا بوو، تو بە خۆتە زانی، ینی بوون بە پێشمەگەوانە حتمەن ئێمە خوێنکار بووین، کە خوێنکار بوون پەیوەندیمان بە ڕیزەکانی کۆمەڵە و ئەو کاتەوە هەبوو. دیارە بە حکمی پێشمەگایەتیش من زیاتر کاری سەربازی و چالاکی وانە، ینی خۆش نییە ئێستا بڕۆمە ناو وردەکاری چالاکیەکان و چەندی جار ڕەنبێ لە لێواری مەرگ گەڕابینێتەوە. چالاکی زۆر گەورە و زۆر کاری گەورە کراوە و من بەخۆم لە ژیانی پێشمەگایەتی 5 بریندار بوومە. چەند جارێک برینداری سەخت بووە، ینی برینەکە دەتوانم بڵێم ئەویش هەر لە لێواری مەرگ گەڕاوینەتەوە. حتمەن ینی کاری سیاسی و پێشمەگایەتی، بەڵام وا بۆ ئەو کاتانە منێشێک لە فەرماندە ئەسکەریەکان سەربازیەکان وا دەرەکەوە. بەڵێ باشە. کاگاسۆ کەرکووک لای تۆ چیەگەێنێ؟ کەرکووک لای من ینی ئەمە خۆش نییە ئێستا برم لە چاو پێکەوتنێکیەوە. ئەوەندە لە لای من پیرۆزە، ئەوەندە گەورەیە، ئەوەندە شتێکە تەنانەت ئامادەمە هەموو ژیانی خۆم، هەموو گیانی خۆم جارێک کەش ئەگە پێویستی بە قوربانیدان بێ لە پێناو کەرکووک و کەرکووچیەکە ئامادەمە هەموو قوربانیەک بدەم.
و هۆکاری زۆرە یەکیان سەرۆک مام جەلال خۆشەویستی بۆ کەرکووک و ئەم دەڤەرە زۆر ینی شتێک بوو جگەلەوە کە خۆت کەرکووچی مەسەلەن پەروەردەی ناو حزبەکە و دیسپلینی حزبەکە ژوای کرد بوو بەڵێ ینی من مەبەستم لە سەرۆک مام جەلال زۆر گرنگی بە کەرکووکدا بوو ینی ئێمە تێگەیشتی مام جەلال بۆ گرنگی بە کەرکووک و ئەم ناوچانە دەدا بۆیە من بەش بە حاڵی خۆشم ینی ئەوەی سەرۆک مام جەلال بۆ کەرکووک و کەرکوچیەکان کردیان تەنان ئەو کاتانەی کە سەرۆک کۆماریش بوو هەمیشە قاچێکی لێرە بوو قاچێکی لە بەغدا بوو و دەست کراوە بوو بۆ کەرکووک من بەش بە حاڵی خۆشم لای من کەرکووک ئەوەندە پیرۆزە ئەوەندە خۆشەویستە باوەڕتە بێ ئەو کاتانم خۆشە کە هەست بکەم کەرکووک ژیانێکی ئارام خۆش گوزەران شارێکی پێشکەوت و ینی بەدەر لە شتی حزبی وەکو هاوڵاتیەکی ئەم شارە وەکو کەرکووچیەک تەمە ناکەم شارەکەمان نمونەی شارێکی جوان و پێشکەوتوو بێ کاگاسۆ لە بانگەشی ئەنجومەنی پارێزگاکان ئێمە لێرە بووینەوە کورسات نیوز لەگەڵ جەنابیشت گفتوگۆمان کرد زۆر بە حەماسەتەوە بەڵێنتان بە خەڵکەدا ئەوانە توانیوتانە ئاسوودە بن ئێستا ئاسوودەن کە کاک ڕێبوار پارێزگاری کەرکووکە و کە لە ئەنجامی ئەو بانگەشە و ئەو هەڵبژاردنە بۆ بە پارێزگاری کەرکووک توانیوتانە خزمەتی کەرکووچەکان و کەرکووک بکەن بەدڵنیایەوە کاکزانە تەبی بە خۆت دەزانی کەرکووک بەبارە دۆخیش زەحمەت هاتێپەڕی بێستاشەوە ینی من ناگەڕێمەوە بۆ سەردەمی ڕژێمی باسوو کە 35 ساڵ بە ئاگر و ئاسن حکمی وڵاتی کردووە و لە دوای پرۆسەشەوە تەنانەت زۆر دوور نەڕۆین 3 ساڵ و نیوی شەڕی تیرۆریستانی داعش کە کیلۆمەترێک لە شاری کەرکووکەوە دوور بوو پاراستنی کەرکووک و ناو کەرکووک وانە کارێکی ئاسان نەبوو و بەڵام هەمیشە ڕاستە خوێن و قوربانیەکان زۆر منش بە حاڵی خۆم ڕێبێ هەواڵەکان فەرماندەکان شایدی ئەومان بۆ بدەن ئەمە میشە لە گەریان بوون و لەگەر جەبهەکان بووین قاچێکمان لە جەبهە بوو قاچێکمان لە کەرکووک بوو و نەمان هێش ڕۆژێک پرۆسەی خوێندن زانکۆکان کە بە خۆتەزانی ئاسان نەبوو کیلۆمەترێک داعش لە مرکزی کەرکووکەوە دووربیان لە هەندێک شوێن جادە ڕئیسیەکان تەقەی داعش کلاشکۆف دەگەیشتە جادەکان زەحمەت بوو دوای ئەوە ئەو ڕووداوانەی بەسەر کەرکووک هات دیسان ڕووداوی ناخۆش بوو ینی ئەتوو لە ڕووی سەربازیەوە ئەمنیەوە ئیداریەوە ئەو ڕووداوانە بەداخەوەی بەسەر کەرکووکدا ئەویش ناخۆش بوو بەڵام بڕیاری ئەوماندا لەگەر خەڵکی شارەکەی خۆمان لەگە میلەتەکەمان و خەڵکیش ئەوەی بۆ دەرکەوت کا بەڕاستی مانەوەی ئێمە بوونی ئێمە لە شارەکە پاڵپشتێکی گەورەیە بۆ خەڵکی شارەکە فەرعێک لە پرسیارەکەم بکەم و پێشۆ بچینەوە سەر ئەوەی توانی ئاسوو دەبن ئەوەی داعش کەوانەیەکی بۆ بکەینەوە کاگاسۆ مەسەلەن چیت بینی لەو مۆزوعانەیە لە دڵسۆزی خەڵکی کەرکووک فەرماندا پێشمەرگا خەڵکی دیکەش کە لە دەرەوەی کەرکووکیش نەبوو کاک زانە ڕاستە هێزی پێشمەرگە و فەرماندەکان ڕۆڵێکی گرنگیان هەبوو بەڵام ئەوە برادەرەکانمان ئەوانەی فەرماندەنە و لێرە مەسئولی مەحوەر بوونەوە کاک شێخ جەعفەر و برادرانی کە شایدی ئەوە دەدەن خەڵکی کەرکووک هاوکاری و پشتیوانێکی بەهێز بوو بۆ جەبهەکان ئەمە جگەلەوەی دەستگاکانی دیکەی ئاسایش دەستگا ئەمنیەکانی دیکەی کەرکووک هاوکاری و پشتیوانێکی گەورەی جەبهەکان بوو پاراستنی کەرکووکیش من وەکوتم چەندین جار لە لێواری ئەوە گەڕاوە تیرۆریستانی داعش داگیری بکەن و بەخۆشتان نەزانن لە بیدایەت پشتیوانی هاوپەیمانی نێودەوڵەتی نەبوو ئەم داعشە چەکی دوو وڵاتی پێبوو ئیمکانێتی خەڵکی مدەڕە بوون ئاسان نەبوو پاراستنی کەرکووک وەکوتم قوربانیەکان زۆر گەورە و عەزیز بوون بەڵام پاراستنەکەیت من پێم وایە هەواڵەکانمان ئەوانەی مەسئولی مەحوەر و جەبهەکان شایدی ئەومان بۆ دەدەن کە ئەمە جەماوەری خۆبەخش کۆمەک مامۆستایانی ئاینیش چین و توێژەکان تەنانەت کەم ئەندامان و پێشمەگەی دێرین و دڵسۆزەکانی دیکەی کەرکووک ینی بە هەموو شێوازێک ئەوانەیەکی دیکەی کوردایەتی بوو بەڵێ بە تاکید کارێکی جوان و هاوبەش بوو کە توانیمان کەرکووک لە تیرۆریستانی داعش نەکوێتە سەر جابا بینەوە سەر ئەو هێڵەی کە باسی ئەوەکەین بۆ هەموو دڵسۆزی مەسەلەن هەر ئەگەر هیچ نەبینی نەخۆشخانەی ئازادی کە بریندارەکان پێشمەرگە هاتنە ئەوێ دڵسۆزی کەرکووچەکانت بۆ دەرەکەوت توانراوە چی بکرێەوە چیتر لە تەمۆحی ئێوەدا وکو حزب وەکو بەرپرسی یەکەمی حزب لەو دەڤەرە
دیارە بەخۆ دەزانی من باسی ئەو ڕووداوانم کرد بەخۆشت پێش هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان هەم لێرە و هەم کاگاسۆ من هەمیشە گوتومە ئەگەر قبولکەن ینی کێرکوچیم بەدڵنیایەوە بە شانازیە بۆ من ئێمە کەرکوچەکانی باواکەین کورساتیش بە هی خۆمان نەزانین و من هەمیشە لە هەموو حتا و ڕووداوانەی کە شەڕی داعش و ڕووداوەکان دیکەش کورسات شان بەشانی کەناڵەکانی دیکە خۆمان ڕۆڵێکی گرنگ و باشیانە بۆ من یەگای دەستخۆشیەوە هەمیش هاوکاربوونە لە هەڵبژاردنەکانیش بینیمان کە چ ڕۆلێکیە بە بۆیە بەنسبەت ئەوەی کە بەسەر کەرکووک یان کەرکووک ئێمە بەڵێنێکماندا بوو کە بەخۆتەدانی لە ڕووی ئیداری ئەمنی و حەوت ساڵ حکومڕانی شخصێک نە ئەنجومەنی پارێزگا هەبوو نە جێگیری هەبوو نە هەیئەی مستەشاریە بوو سربەخۆ کاری کردبوو و بە تایبەتی منتقە کوردیەکان یان لە فەرامۆش کرابوو ئێمە بە پشتیوانی ئەم جەماوەرە خۆڕاگری کەرکووک یەکەمینیان یەکێتی ئێستا یەکێتی یەک سەرۆکی یەک ئەمەوە باس بکەین بۆ کەرکووک و تەداعەتیان ڕنگدانەوەی بەسەر کەرکووکە بەڵام ئێستا لەگەڵ دوای ئەو ململانێت بە خۆتەزانی کە ئێمە بەڵێنماندا بوو و بە پشتیوانی جەماوەری خۆڕاگری کەرکووک ئەو دەنگ و ڕنگانەی کە بەدەستمان هێنا و تەنانەت نەیارەکانیش پێیان وانە بوو جارێتیکە پۆستی پارێزگاری کورد بگەڕێتەوە یەکێتی بێ کە تەبی ئەمە بە هەوڵمان مندووبوونی سەرۆکی یەکێتی وەفدی دانوسانکار ئێمە مانان بۆ ئەوەی بتوانین لەگەر ئەو لایەنانەی کە بەیەک و حکومەتی خۆجێیمان بەدەست بەیەکەوە تو ئێمە باوەڕمان بە شەراکەت هەیە باوەڕمان بە پێکۆژیان هەیە باوەڕمان بەوەیە شارەکەمان لە هەموو ڕوویەکەوە پێشکەوێ ئارام بێ ئیستقرار هەبێ بەرەو پێشەوە بڕوە ئەگەر بەراوردی بکەین کاک زانە لەم فترەی ئەم یەک ساڵی کە پارێزگاری کەرکووک و ئەم حکومەتە خۆجێیە من خۆش نییە باسی بکەم بڕۆن لە جەماوەری خەڵکی کەرکووک بپرسن چی کراوە تەنانەت ئەو گەڕەکانەی کە ڕەنبێ بینیتان ئێمە لە پێش هەڵبژاردن لە دوای هەڵبژاردنیش توینە هەندێک ئەو گەڕەکانەی لەسەر بودجێ یەکێتی هەندێک کۆنکریتی کۆڵانەکانمان کرد بەڵام ئەوەتان هەر بۆ هەڵبژاردن کردیان دوای هەڵبژاردنیش شاید بەڵگەکانمان هەیە لە دوای هەڵبژاردنیش بن بەخۆم زەنابەوە بیبیسی ئەگەرنا ئێمە ئەو دەزانی با بۆڕحمانێک بوولەوانی کە لەسەرەوە خەڵک عەرەب و کورد قسەیان بە خۆم هێشتا حکومەتی خۆجێی تەبی پاش چەندین مانگ ئەجا حکومەتی خۆجێی لە دوای هەڵبژاردنەکان ئێمە سەردانی گەڕەکەکانمان کرد بە دواداچوون بۆ ئەو بەشێکمان جێبەجێ کرد بۆ ئەو بەشێکیمان جێبەجێ نەکرد بوو هەڵبژاردنیش نەبوو چوین لەسەر بودجەی ئیدارەی گشتی و میزانی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵێک کۆنکریت و پێداویستیمان بۆ شوێنانە جێبەجێ کرد بەڵام بە تاکید ئێستا حکومەتی کەرکووک باری ئێمەی سووک کردووە هەرچی داواکاری خەڵکە ئێمە دەنجی خەڵک و ئەو گەڕەکانە دەگەێنینە حکومەتی خۆجێتی من پێم وایە ئێستا یعنی یەکێک لەو شتانەی کە شار گەورەترین کێشەمان پاک و خاوێنی بوو پاک و خاوێنی ئێستا ببینە شار لە چ ڕوویەکەوە پێم وایە یەکێکە لە ناو پارێزگاکانی عێراق یەکێکە لە شپاکترین شاری عێراق و لە ڕووی خزمەت گوزاریشەوە سەرڕای ئەوەی پرۆژەی میزانەی 2025 هێشتا مسادقە نەکراوە بە هەوڵ و تواندرا هەندێک پرۆژە بێتە کەرکووکەوە ینی لە ڕووی جوانکاری دەواازەکانەوە لە ڕووی خزمەت گوزاری دیکەوە لە ڕووی ئاوە کارەباوە کاری باش کراوە کاگاسۆمیشە قسەیەکی گەوترێت کە حزب بە سیاسەکان مۆدلێکیاندانە لە بانگەشە وە بەڵێنەدەن و سەردانی خەڵکەکەن و ئەوانە ئێوە لە دوای بانگەشش لە دوای تەواو بوون بەردەوام بوو لە سەردانیکردنی خەڵکی خۆتان دەرگاتان کراوە بوو بۆ خەڵکی خۆتان باهۆشتان کراوە بوو بۆ ئازارەکانی خەڵکی خۆتان کاک زانە من باوەڕت هەبێ لە ناخۆم قسەیەکەم بۆ ئێوە بۆ ڕاگەیاندن نیە ئین لە ناخەوە ئەو قسەیەکەم هەرچی لە توانای ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان و ئیدارە هەبێت خۆمان بە خزمەتکاری خەڵکی کەرکووکەزانی لە هەموو ڕوویەکەوە و من ناشمێ ئێستا بە خۆم باسی ئەو بکەم بەڵگەکانمان ئەوی چ لە دوای هەڵبژاردن و لە چ مناسەباتەکان مەسەن هەرمانجی ڕەمەزانی ئەم ساڵ من بێ بە خۆتان شایدی ئەوە بدەن کە ئێمە لەگەر تیمەکانمان تەبی ئەم سەرکەوتانەمان بەدەستێنەوە هەواڵان
ینی سەردەم هەواڵانی سەرکردایەتی کادیر ئۆرگانەکانی یەکێتی جەماوەر چین و توێژەکان خەڵکی ڕۆشنبیر هەموو پشتیوانیان لەمەستا کردو ئەمە بەتەنیا سەرکەوتنی من و یان هەواڵەکانمان لە سەرکردای سەرجەم کادیر و دەستگاکانی یەکێتی ئەم سەرکەوتنانەمان تۆمان کردووە بەڵام ینی هەر نمونەی مانجی ڕەمەزانت بۆ باسەکەم لە مانجی ڕەمەزان من حەز ناکەم لە میزانی یەکێتی نیشتیمانی کوردستان میزانی ئیداری گشتی چه هاوکاری و شتێک پێشکەشی ئەو خەڵکانە کراوە تەنانەت ئەوەی کە گەڕانەوە بۆ خانوە قوڕەکان کاک زانە ئێمە لە نەتیجەی ئەو سەردانانە تەنانەت بۆ خانوادەکەی خۆشم باسیەکەم ئینسان دایم دەبێ خوارەوەی خۆی ببینێ نەک سەرەوەی خۆی ببینێ من هەمیشە ئەو ڤیددیویانەیان ئەو لەختانە تەبی بەشێکی ئەم هاوکاریانە بۆ ڕاگەاندنیش باسمان نەکردووە ینی بەڵام کە چوین لەگەر خانەوادەیەکی بەڕێز نەچوینەتە ماڵێکی کەسایەتێکی دەوڕەمەند یان کەسایەتێکی چوینە لە گەڕەچێک هەژارترین خەڵک لە گەڕاکەکە فتاری ئێوارەمان کردوێتەوە لەو گەڕەکە سەردانی بەڵام ئەو خەڵکانە هەتا بە چاوی خۆت نەیان بینی نازانی ژیانیان گوزارانیان چۆنە نازانی ئێستا بە تەواوی وێنەکە گەیشتۆتە لای ژا بۆیە من لەسەر زەوئی ئەو سەردانانە ئەنی تەنانەت هەندێک شوقەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەبوو کە لەسەر میزانی خۆی دروستی کردبوو لەگەر برای بەڕێز سەرۆکی یەکێتی پێم گوتوتی وەش کارێکی زۆر باشەکەی وتم یەکێک لەو کارانەی کە بەڕاستی ئەم شوقانە بیدێنە ئەو خانەوادە بەڕێزانە کە دەخلەکەیان لە خواروی 500,000 خەڵکە بۆ سێ کەمەندامی هەیە خەڵکەیە هەندێک ڤیددیۆم بینیەوە ڕۆژنامە بەبێت جیاوازیژەم بێ عەرەبیشی تایە تورکمانیشی تایە لەم شوقانە بەرنامەشمان هەیە بۆ ئەوە دەستمان پێ کردووە شوقەی دیکە هەندێک شوقەی دیکەمان بەدەستەوەە دیدینە ئەو خانەوادا بەڕێزانەی کە پێویستیان بە هاوکاریە لە کرێچینە کەمەندامیان هەیە دەخلیان کەمە دەیدێنە ئەو خانەوادا ئەمە بوو ئەوە نییە کاک زانایی سەبرم باوەڕتە بێ من بخۆم بە خزمەتکارێکی منداڵێکی کەرکووک هەتا بە تەمەنێ لە ناخەوەم قسەیەکەم خۆم بە بچووکیان نەزانم خۆم بە خزمەتکاریان نەزانم ئەوەی بە من بکرێ و بە یەکێتی نیشتیمانی و کوردستان و کە ئەم حکوومەتش حکوومەتی سەرجەم پێکاتەکانە ئەوەی لە تواناماندا هەبێت خزمەتیانەکەین وە کەرکوچیەکان شایستەی ئەوەنە توە بە خۆتە زانی کەرکووک ئەگە بگەڕێنەوە بۆ ڕابردوو شەیدەکانمان قوربانیەکانمان شاخێکی کوردستان وە لە دوای ڕووداوەکانیش کەرکووک ناخۆشی زۆری بینیوە کەرکووک شایستەی ئەوەنە تەنانەت لەم ڕۆژانە لەگەر برای بەڕێز پارێزگاری کەرکووک بەنامەی باسی ئەو مەوزوع ئەمان کردووە پشتێنەیەکی سەوزایی لە دەوری کەرکووک بکەین هەوڵە دەین بیپی دێتە کەرکووک کۆمەڵی پرۆژەی جوان بۆ کەرکووک جێبەجێ بکە لەم ڕۆژانە باسی ئەوەمان کردووە کە لەگەر چەند مستەسمیرێک قسەمان کردووە پرۆژەیەک بۆ گەنجان بە تایبەتی ئەو گەنجانەی گەنجەکان کوڕی من و تۆ نەبن ئەو خەڵکانە بن کە پرۆسی هاوسەرگیریەکەن کەم دەرامەتن بە شتێکی کەم بۆ ئەو گەنجانە ئەو پێویستان پێی نییە بۆ ئینتیخابات بەڵکۆتانەوەی بۆ کەرکوچەکانی بکەن ئەمە کاکزانە من حەز ناکەم برێن وڵایی ئێستا خەڵکی کەرکووک شایدی ئەومان بۆ دەدا منیش لەو ئەو گۆشەیە وەرگرم منی شایدی ئەوە بۆ ئێوە دەم بەڕاستیان پێم خۆشە ئێمە لە دوای هەڵبژاردن زیاتر چوینە گەرم و گۆڕتر بووینە ڕۆژێکیش ڕم بێ هەندێکدار تەمەنم وایە سحەتم ڕم بێ هەندێکدار پێویستم بە فەحسیەکان پێویستم بەوەیەکە بوو بێ لار شوێنێ بم دڵم لای کەرکووک بووە هێشتا گەنجی باسی تەمام بکەین ئیتر خۆت تەمەنە سحەتە هەندێکدار ڕم بێ پێویستت بەوە هەبێت بەڵام لە ناخەوەم قسەیەکەم دەجاری دیکەش مردوم زیندی بمنەوە کەرکووک پێویستی من بێ بە خوێنیش خۆم بە خزمەتکاری کەرکوچەکانە سەربەرز و تەندروست باش بی باسی یەکێتی نیشتیمانی کوردستانت کرد ڕەوشی گشتی یەکێتی چۆنە ئێستا ئەنجا باسی ئەوە بکەین چ لێکەوتیەکی لەسەر کەرکووک دروست کردووە کاگاس خۆتەزانی تو بە خۆتەزانی من ئەگەر لە کۆنگرەی یەکۆ نەبێت لە من کۆنگرەکانی دیکەیان سەرکردایەتیان مەکتەبی سیاسی ئەنی بەخۆش ئاگداری لە سەردەمانی
شاخیش کە یەکێتی تووشی هەوراز و نشێوانە و لە دوای نەخۆشکەوتنەکەی جەنابی مامجەلال کۆمەڵێک مەشاکلی داخلیمان هەبوو هەموو وەختێک کە کێشەمان بۆ دروستە بوو جەنابی مامجەلال داهاتە سەرخەتە و چارەسەریە کردووانە بەڵام بە تاکید مەشاکلمان هەبوو گروپ و لایەن ویان تەنانەت بەڵام ئەوەی کە ئێستا دەیبینین ڕەن بێ زۆر جار لە خوارەوە کادیرەکان زەختیان لە ئێمە دەکردیان و سەرکردایەتی یەکێتی یەک بگرن یعنی ئەوان گلەیان جاری وایە باو گلەی لە کوڕەکە بەڵام ئەوان لە خوارەوە گلەیان لە ئێمە کرد بن بەش بە حاڵی خۆم ئەوەی کە ئێستا دەبینم ئەو سەرکەوتنانەی بەدەستمان هێناوە یەکێتی یەک دەنگە یەک ڕەنگە و یەک سەرۆکی هەیە دەتوانین بەرامبەر بە نارەکانمان بڕین ئەمە بەڵێ نەخێر و علااقاتی دەولی و ئەو سەرکەوتنانی بەدەستمان هێناوە مەسەن بۆ نمونە سەرۆکی یەکێتی چەندجارێ سەردانی کەرکووک کردووە کەر هاتنەکەی بۆ کەرکووک و لە بەتایبەتی لە بانگەشەکە بخۆی معنەویات و گڕوتینێکی گەورە بوو بۆ ئەو سەرکەوتنانە بەدەست بێنین و خۆشەویستی کەرکوچیەکانش بۆ یەکێتی بۆ سەرۆک مامجەلال بۆ ڕێبازەکەی زۆر گەورەیە کاکزانە ئەمە یعنی واقعی کەرکووک وای کردووە کەرکوچیەکان هەمیشە خۆشەویستیان بۆ یەکێتی بۆ مامجەلال من لە زۆر مناسەباتی دیکە تەمەەن ئەوە هەمومان ژیان وایە بەڵام زۆر زار باسم کردووە ڕەن بێ ئەگەر بۆ هەموو کوردستان بۆ عێراق بۆ ناوچەکە لە دەستدانی مامجەلال بەڵام مامجەلال هەمیشە بۆ ئێمەی کەرکوچەکان زۆر زۆر شتێکی گەورە بەڵام ئەوەی کە دەبینیم ئەوەی کە ئێستا دەبینم کە ئەم سەرکەوتنانەمان بەدەستێناوە یەکێتی یەک سەرۆکیە سەرۆک بابڵ و مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و یەکتیمی شەکل شتێک ئەمە نماوە ئەمە گروپی فلان و ئەمە گروپی فلان گروپی یەکێتی ئێستا ئێمە لە کەرکووک ڕەنبێت لە زۆر شوێنی دیکە گروپی کەرکوچیەکان بەڵام تاکە ئامازمان خزمەتکردنی کەرکووک و یەکێتی نیشتیمانی کوردستانە شتێک نییە لە ناویەوە وەکو یەکتیم ئیشمان کردووە و ئەمەش ڕنگدانەوەی بۆەوەیە بەشێک لەو سەرکەوتنانە کە دەلالەتی ئەوەیە کە توانیمانە باشکاری باش کاگاسۆ بڕ لە یوتیوب بنووسە سەرۆک مامجەلالیان هەر ناوێک بنووسە زۆرێک لەو ڤیددیوانی ئەداتێ باسی کەرکووکەکە بەخ شەخص وەک تەجروبە ژیان ئەزمموی ژیانی سەربازی و سیاسیت مامجەلال لای بەڕێزت چیەگەنی نازانم چۆن وەسفی مامجەلال بکەین یعنی گەورەی دڵی دووربینی حەکیمی ینی من ئەمە خۆش نییە من بکە ئێستا ئەو بکەم ئەوانەی دژی ئەوەش بوونە چۆن باسی سەرۆک مامجەلالەکەن کە هەم لە ئەو فترەی حکومڕانی سەرۆکۆماری عێراق بوو لە ڕووی پێگە و قورسایی و هەیبەت و ئەوە زۆر زۆر جیاوازیە بوو هەم لە سەردەمی شاخ هەم لە کوردستانیش ینی نازانم ینی چۆن باسی گەورەی سەرۆکمان شتێک من تا ئێستا لە ژیانی سیاسی و ئەوەی خۆم کەسێکی وا لە شەرق ئەوسەد لە ناوچەکە وەکو سەرۆک مامجەلال هەر نەکەوتووە و مامجەلال شتێک بوو کە نازانم یعنی لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی سیاسیەوە دڵی زۆر باش گەورە دووربین واقعیانە یعنی تەنانەت ئەم ڕووداوانەی کە ڕوویشیدا من پێم وایە ئەگەر سەرۆک مامجەلال وایە قەت ئەم ڕووداوانە تەنانەت کێشەکانی بینی هەرێم و بەغداش شتێکت بیرێ لەسەر کەرکووک لە نێوان خۆت و سەرۆک مامجەلال مەسەلەن ڕووی دابێ بۆ داواکاریەک بۆ شتێک دەزانی من وەکوتم مامجەلال بۆ هەموو شوێنەکان بەڵام هەر جارێک کە چوبینە لای هات بێتە کەرکووک داواکاریمان کرده بێت بۆ وەرزش بۆ نوخبەکان بۆ ڕۆشنبیران بۆ زانکۆ تەنانەت ئەو کاتەی کە دوو ئیدارەشە بوو لە ڕێگای حکوومەتی هەرێمەوە مامجەلال هەمیشە دەستی کراوە بوو وە زۆر ینی بنازانم شتێکمان نەبردووە بە جەنابی مامجەلال بڕین ئەمە بۆ کەرکووکە دەستی کراوە بوو و بەڕاستی هەواڵەکانی پێش منیش ڕم بێ شایدی ئەوە بدەن لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە گەکە گەڕاینەوە کەرکووک ینی ئەمە بێ بە خۆتان بزانن ڕم بێ هەندێک جار
ئێمەمانان وەکو پێویست بەرنامەکانمان بە باشی جێبەجێ نەکردووە پرۆژەی ئاوادانکردنەوەی دیهاتەکان چکۆ بە خۆتەزانی دیهاتەکانی دەوروبەری کەرکوب منتخە کوردنشینەکان هەمووی کاول بوو تعریب کرابوو تەنان قەزا و ناحیەکان ئەجا ئەگەر بڕۆین پێم خۆشە ڕۆژێک ئەرشیفی لە دوای پرۆسەوە ئەو ئیمکانێتی سەرۆک مام جەلال میزانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کەرکووک سەرفی کردووە ئەو میزانەیە کە لە وەختی دوو ئیدارەیی کە دیسان هەر بە بڕیاری سەرۆک مام جەلال سەرفی کردووە شتی زۆر گەورە و چاک بووە و ینی لە هەموو مەجالەکان باسی هونەرمەندانمان لێ بکرا دەگوت چیتانێ بۆتان باسی وەرزشمان کردا باە ساحەی وەرزش و ئێحتیمامدان باسی زانکۆمان کرا دەگوت ئەمە نۆژەنکردنەوەی باسی چیمان بۆ بکرا یعنی شتێک نەبووە دەهات بە هەفتە لێرە دەماوە سەردەم چین و توێژەکان هێبینی تەنانەت لەگەر عەرەب و لەگەر تورکمان و لەگەر سەرجەم یەکێک لە بەرنامەکانی پانۆراما کە خۆم پێشکەشکارم بەرپرسێکی باڵای تورکمانی وتم لە کۆتایە داوات لە یەکێتی نیشتیمانی کوردستان چییە وتی سیاسەتی سەرۆک مام جەلال جێبەجێ بکەن توانی وتانیان هەڵتان داوە سیاسەتی سەرۆک مام جەلال کەرکووک جێبەجێ بکەن ئێمە من دەڵێم مام جەلال مەدرسەیەکی گەورە بوو و فێری زۆر شتی کردی حتمما ناتوانین 100% بەڵام هەوڵمان داوە ئەوەی کە ئێستا دەیبینین و لە بەغداش کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک باوەڵ کە زۆر ماندەبوو بەم حکوومەتی خۆجەیە یەکێک لە ڕێنمایەکەی بۆ پارێزگاری کەرکووک لەگەر پێکاتەکانی دیکەشوتی دەبێت سیاسەتەکەی سەرۆک مام جەلال و دەبێت شتێک بکەن کە هەموو پێکاتەکان باوەڕیان بە شەراکەت بێ شەراکەتی ڕاستەقینە شەراکەتێکی حەقیقی و من وەکوتیشم ئێستا ئیدارەکە ڕێنمایەکانی سەرۆکی یەکێتی ئێمە و پارێزگاری کەرکووک هەمیش هەوڵەدا خزمەتی کەرکووک بەبێ جیاوازی بکات ینی دوێنێ یادی هابەمان کردەوە پێشووتر پارێزگاری کەرکووک لەگەڵ ڕێکێکی تورکماننشین و حەمزەلی و ئەو شوێنانە بووە ڕۆژێک لە منتخەی کوردیە ڕۆژێک لە منتخەی عەرەبیە بووی هەوڵ بدەین ئێستقرار بکەوێتە ناو کەرکووک چەندی ئێستقرار بکەوێتە ناو کەرکووک و ئەوەندا ینی لایەنە کوردیەکەش مەسەن هەوڵەدا ئێستا خەڵکەیە لە شارەکان دیکەی کوردستانەوە مەسەن لەم یەک ڕۆژە چەندین خەڵک هاتووتە لای من دەیانە بگەڕێنەوە بۆ کەرکووک تەبی ئاوارەنە هی کەرکوچینە لە ڕانیە لە سلێمانی هەوڵەدەن شوێنی نیشتەجێ بوون و ئەوانە مەسەلەن من نامێت دوێنێ کەسایەتیەکی دیاری کەرکووک یەکێکی لە ماڵە هونەرمەندەکانی ئەوەنە وتی بڕیاری ئەوەم داوە بگەڕێمەوە کەرکووک یعنی ئەمە دەلالت لەوە دەکا کە کەرکووک ئارامە ئیستقرارە پێویستمان بەوەیە زیاتریش خزمەتیان بکەین لە ڕووی جوانکاریەوە بەڵام بەخۆش دەزانی پێویستی بە کاتە پێویستی بە پرۆژەیە پێویستی بە ینی ڕەمی ئێستا ئەگەر ئەم میزانەی 2026 مسادەقە بکرێ ڕەم بێ کۆمەڵێک پرۆژەی دیکەی جوان دێتە پێشەوە هەلی کار یعنی ئێستا تۆزێک پێش مقابلەکەی ئێوە هەندێک هەواڵ هاتبوون کێشەیەکی مەسفای حکومیە وتیان ئەگەر ئەمە هەوڵ بدرێت چارەسەر بکرێ زوو ئەمە مەسفای حکومیە وتیان 200 هەلی کار بۆ وتم من هەموو پشتیوانی یەکتانەکەم ئەگە زەویشتان پێویستە بۆتان جێبەجێەکەین بەس بۆی هەلی کار هەبێت چکە کاک دەزانە یەکێک لە مشکیلەکانمان ئێمە کێشەی گەنجەکانمانە یعنی یەکێکە لە ئەوەی کە بەڵام کۆمەڵی پرۆژێ ئەم 1000 هەلی کارەکە حتمما لەم ماوەیە ئیطلاقیەکەن ژمارەیەکی ینی 1000 خەڵک ئەمە زۆر باشە طبی حتما بە پێی ڕێژە هەموو کەرکوچیەکانە زائیدەن ئەم شەریکەی BP دێ ژمارەیەکی زۆر ینی تەواو بووە بکە بەڵێ لە ماوەیەوە پارێزگار لیژنەیەکی پێکێناوە دەبێت تەوزیفی ئەو خەڵکانە لە ڕێگای ئیدارەی خۆجەیەتی کەرکووکۆبی ئەمانش هەلی کار زۆر دەڕەخسێ چەندین پاڵاوگا هەیە مەسەرن یەکیانوا لەم ڕۆژان لەم هەفتای ڕابردوو دەکەوێتە کار هی دیکە بەرنامە هەیە ئەمانە ینی ئەوەی گەورەترین کێشەمان
کاکزانە مەوزۆی گەنجەکانمانە دەرچوومان زۆرە خەڵکی دیکە هەوڵیشتان بۆ داوە حتمما هەوڵمان بۆی داوە هەندێک مامۆستامان هەیە بەڕاستی مامۆستای وانە بێژەوە مۆستای خۆبەخشە ئەوانش هەوڵە دەین لەم ڕێژەی 1000 دەرەجە وەزیفەکەی کەرکووک ژمارێکیان کاکەسویان ئێستا پێویست ناکە کەسێک بڵێ لە ماڵی خۆی وەڵام بەرپرسی یەکەمیچێتی لەو شارەیان پارێزگار ئاگای لە معاناتەکەی منی ئێوە بەو گەڕان و بەسەرکردنەوەوانە تەواو تێگەیشتون لە کێشەی وەرزشکارێکەوە تا ئاگاتە خانە نشینێک بە تەواوی لاتانە لەسەر مێزەکەتانە وایە بەتاکید من کاکزانە ئەگەر ئیلتزاماتی دیکەمانی من هەر ڕۆژێک لەم مەکتەبی سیاسیە بم باوەڕتانە بێ پێم خۆشە هەر ڕۆژێک کامیرەکەتان بە نهێنی بێتە ئێرەوە متابعەیەوە بکە هیچ ڕۆژێ بەلایانی کەم لە 500 کەس کەمتر نابین 500 کەس ڕم بێداری وایە زۆر لەوە زیاتریش ئەمە جگەل لەوەی گروپ و کۆبنەوەی دیکە و داواکاری دیکە و ئەوانە بەڵام هەر بەلایانی کەمەوە دەرم 500 من پێم خۆشە ڕۆژانش ینی من داوا لە هەواڵەکانمانەکەمیان ئەو داواکاریانەی بڕۆن سەردانی ئێستا بازنەکان و ئۆرگانە حیزبیەکان بکەن من زیاتر بڕۆمە ناو خەڵک یعنی ئەو کاتانم خۆشەڕم بێ بۆ کوتم بینیتان لە مناسەباتەکان لە سین و زەرف لە مناسەباتەکان پێم خۆشە دایم لەگەر خەڵکی خۆمان بینوە من بە شانازیەوە دەڕێم خۆم بە خزمەتکارێکی کرێکارێک یان خزمەتکارێک بە ئەو ژینگە پارێزی ئەوەی جادەکانمان بۆ پاکەکاتەوە خۆم بە خزمەتکاریان نەزانم چکە ئەوانە بە عارەقەی ناوچەوانی خۆیان ماندووە بن خزمەتی شارەکە کاگا سۆ من ناسمە زۆر دیتێڵی ئەو پرسیارە بەڵام پارێزگار بەردەوامە بێ لە کارەکانی حتمما بەڵێ بەتاکید ئێمە پارێزگار کاری خۆی بەردەوامە بێت و ئیشەکانی خۆی بە باشیەکات نامێ بچمە سەر ئەو شتانەی کە پەیوەندی بە زۆر زار دەبینی بانگشەیە بژاردن ئیتر ئەنواعی هەوراز و شێوانە بەڵام لە هەموو حالەتێک ئێمە ئەوەی پەیوەندی بە خۆمانەوە ئیلتزامێکی سیاسی یان اتفاقێکە ینی ئەمە لە متەزیمن بە ئیتفاقی خۆمانەوە بەڵام لە هەموو حالەتێک ئەوەی کە ئێمە دەیبینین ڕم بێ ئەو لایەنانە دیکە بە خۆیان پێیان خۆش بێ پارێزگار بەردەوامیان ئەوانەی کە بەشداری حکومەتیان کردووە و ئەوانەی کە بەداخۆش دەرێم بەنەوەیەک لە نەوەکان قسەستفزازێک هەیە دەزانی چیە بەشێکی بۆ شارعی خۆیان و دەیانەوەی استهدافی ئەو لایەنانە بکەن کە بەشداری حکومەتیان کردووە بەڵام هەندێک لەو خەڵکانەش خۆ دێنە لای ئێمە خۆ بەڵگە و شتەکانیان لە لای ئێمە هەیە ئەوانەی کە نەشاتونەتە بەشداریم حکومەتە و داوای چیەکەن و چۆن بەنەوەیەک لە نەوەکان پۆستیان پێدراوە شتیان پێدراوە بەڵام حتمما پارێزگاڵێن بەردەوامە بێ بەسمانەیەکێتیە نەکاک ڕێبوارم و بەسمانە و خزمەتانە بەردەوامە بێ بێگومانە بەتاکید ئەو خزمەتانە نەک بڵێم زۆر زیاتری شەبێ و لەم ماوەیە کۆمەڵی پرۆژەی دیکە دێ بۆ کەرکووک کاری باشتر و تەنانەت ئەم ماوانە پارێزگاری کەرکووک سەردانی هەندێک لەیلان و شوان و پردێ و دبز و قەزا و ناحیەکانی کردووە لە دێهات و شتەکانی کۆمەڵی پرۆژەی باش بە هەندێک بودی ڕاحەتان داناوەکو یەکێتی گەنجن کوڕەشەهیدن گەنجن ئەم تێگەشتنەوە لە چێوە سەرچاوەگرێ ئەمە تەنها بۆ دیاریکراوە یان ئەگەر لە دەسەڵاتان هەبێ بەرفراوانتر بیر لەو گەنجانەکەم خۆشە کاک زانە ئەم کورسی من لێ دانیشتومە ڕەن بێ ئەو تااقەتی من هەمە هەتا سەر نەتوانم ڕەن بێ پێویستمان بۆ ینی تەنانەت ئێمە لە خۆڕێخستنەوەی ئۆرگانەکانیش بڕیارێکمان داوە بەڕاستی ژمارەی گەنج و ژن ڕەن بێ بەهۆ کار هەبوو بێ لە هەڵبژاردنمان لە پێش بوو بێ نەمانتوانی بێ وەکو پێویست ئۆرگانەکانی خۆمان ڕێخینەوە بەڵام دڵنیا بن لە دوای هەڵبژاردنەکانیش خەڵکی شایستە لە شوێنی شایستەوە من پێم خۆشە ئەو پۆستانەی کە هەیە لای کوڕ و شەید و کوڕی تێکۆشەرەکانمان و دڵسۆزی میلەتەکەمان من یعنی من بۆ من شانازیەکە بۆ ئیدارەکەی خۆجێ حکومەتی کەرکووک بۆ پارێزگاری کەرکووک شانازیەکە کە لەم
فترەیە کە دوو مدیر ناحەیە دانراوە هەردووچیان کوڕی شەهیدن کوڕی ئایلەی تێکۆشانەوە بینیشتانە ینی ئەم مدیر ناحەیەی شوان لەم ڕۆژانە بەخۆی کە گەڕاوە ینی کارێکی جوانی کردووە من بەش بە حاڵی خۆشمیانی ناڕێم بۆ من شانازیە ئەگەر بڕۆم شان بەشانی کرێکارێکی ئەم شارە کرێکاریان چەند جار باسی سەرۆک بافڵت کرد پەیوەندی شخصی جەناب و کاک بافڵ چۆنەوە لەسەر کەرکووک چی ئەڵێ؟ وەڵا ئەو زیاتر حتمما ئەمە زۆر پێویستمان بەوە هەمیشە ئەمە کەگەر دانیشتن بەیان ناوە ناوە لە گەری دانیشت پەیوەندەکانمان زۆر باشە پێویست ناکات ئەگەر ینی زۆردا ڕەن بێ حەسوودیشمان پێوەرن بەڵام هەمیشە مەسەلەن ئەوەی کە پەیوەندی بە کەرکووکەوە هەبێ عینی درێژی نەکردووە دەستمانی کردوتەوە و هاوکار و پشتیوانێکی بەهێزە و لەم ڕۆژانە هەواڵان چوونەتە سەردانی من ئەنی ئاگاش لێنە بۆ باسی ئەوەی کردووە کە بڕۆن پشتیوانی لە ئێمە و لە کەرکووک وانە بکەن ڕێنمایی ئەو هەمیشە بۆ ئەو کەرکوچیەکان ئەوانەیە کە دەچن سەردانیشەکەن دەزانێت کەرکووک چەند گرنگە وە بەخۆش دەزانی کاکزانە ئێمە لە کەرکووک ینی ئێستا با بڕین هەڵبژاردننی پەرلەمانی عێراق 12 کورسیە بەڵێ تو شەشی ئێمە نییە هی پێکاتەکانی عەرە بەلایەن شەشی عەرەب و تورکمانە ینی ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان شەڕی لەسەرەکە 6 کورسیە ینی جیاوازیەکەی هەیە لە بینی سلێمانی هەولێر دهۆک هەمووی دەنجی کووردە و کورسیەکان وازەحە بەڵام دیسان سەرۆکی یەکێتی ئەمە بە خۆمان متمانەشمان ینی هەواڵ هەبوو لە هەڵبژاردنەکانی پێش ئەنجومەنی پارێزگاکان باسی دۆخی کەرگوتم دڵنیا بن کەرکوچیەکان سەریان بەرز بووە هەمیشە سەر یەکێتی و وەفایەکیان بۆ ڕێبازەکەی سەرۆک مامجەلال و من یەک دوو جاریش لەم ماوانەیە دوای هەڵبژاردننیش سەرۆکی یەکێتی سەردانی کەرکوچی کرد ینی لەو سەردانەی گەڕێکی شۆڕی هەر خەری بۆ بخەمچین ینی خۆشەویستی خەڵک بۆ ئەو بۆ یەکێتی ینی ئەوەیە ئێستا زیاترتان کردووە ئێستا زیاترتان کردووە ئەو خۆشەویستیە بۆ یەکێتی من هەستەکەم خەڵک چوینە ناو بازاڕی شۆری جەویسکان ئەوەختە هەر ئەوە هەبوو بڵێن یەشێتی خەڵکی بەجێ نەهێشت ئێستا توان بڵێ خزمەتیشتا بڕۆن لە سەردەمانەی حکوومەتی خۆجێی دروست بووە ینی من ڕۆژگارێک ناچار بووین بە سەرۆکی یەکێتی برێن بە ئیدارەی گشتی برێن کۆنکریتمان بۆ بکە بەڵام ئێستا کاری ئێمە زۆر ئاسان لەم فترەی چەند ساڵە بڕۆن لە حکوومەتی خۆجێی لە پارێزگاری کەرکووک لە بەلەدیە بپرسن بزانن چەند گەڕەکی ئەوانەی کە ناویان لێ نابوو متەجاوزیان ئەم گەڕەکانەی کە دروست بووە بەبی هەمووی پێویستی بە ئاوە بە کارەبایە بە خزمەت گوزاریە بە ئەوەیە بڕۆ بزانە چی کراوە ینی ئەو پەنجە عەلیە بە خۆتەزانی هەموو کە سوکاری ئەلفال و شەهید وانەنە ئەوە گەڕەکانی بارودخانەیە سۆنە گۆلیە ڕەحیماوەیە شۆراوە نازانم چییە حتمما کاروانەکە بەردەوامە باوەڕ ناکەم گەڕەچێک لەم کەرکووکە بمینێ پرۆژەی خزمەت گوزاری پێنەگە بەو ئاستا بەڵێ زۆر باش کەرکووک لە زۆر وێزگای خوێنی لێ چۆڕاوە ئەو تابلۆی پشتی جەنابەت باسی هەڵبژاردنەکە کە لێرە ناڕۆین بەڵێ چیت بیرێنێتەوە کاگاسۆ بەتەکیید بە خۆتەزانی پیلانێکی گەورە هەبوو ئەوەی کە ڕوویدا دیارە نەحەقیەکی گەورە بوو کە دەرهەق بە کەرکووک و کەرکوچەکان ئێمە هەمیشە باوەڕمان بەوەیە کە زوڵم لە هیچ نەتەوە و لە هیچ پێکاتێکی دیکە نەکەین بەڵام ئەو قەرارێکی دش بە کەرکووک و میلەتەکەمان بوو ئەو کاتە بینیتان بەداخەوە خەڵک هاتووە داوای خۆپیشاندانێکی مەدەنیانەی کردووە هەنی لەو ڕۆژە ئەو تەقینەوەیە بوو کە ئینسان شتێکی ناخۆشە کە ئەو ڕۆژە ژمارەیەک خەڵک شەهید بوون و داواکاریەکی مەشروعیش بوو هەموو خەڵکی کەرکووک هاتبوون داواکاریەکیان تەقدیم کردووە کە دژی ئەو بڕیارە و مەسەن ڕۆژگارێک
سەرۆک مامزە لە مەرافعەکەی ئەو وێنەیە ببینن ئەو مەرافعی کە لە ئەو کاتێک لە مەجلیسی حکم بە بەڵگەوە باسی مێژووی کەرکووک و مێژووی ئەم ناوچانەکات. ئێستا باوەڕتان هەبێ من هەندێک هەوڵمانداوە هەندێک مەلەف پەیدا بکەین لە تورکیاوە بۆمان هاتوونە هەمووی باسی ئەوە دوایی لەگەڵ مەڵبەندی دیراسات و ئەوانە ینی ئەمە هەمووی واقعی ئەم شارەیە سەرڕای ئەوەی چی پێ ساڵی بەعس ویستێتی دموگرافیای شارەکە بگۆڕێ بەڵام دیسان ئێمە باوەڕمان بە پێکۆژیان هەیە باوەڕمان بەوەیە کەموو نەتەوەکان لە کەشوهەوایەکی ئارام و ئەو ڕووداوانش کە ڕوویدا ڕووداوی ناخۆش بوو و پیلانی گەورە بوو من کوتم خەڵک هاتووە ئەمنێتی کەرکووک تا ڕادێک باشیان خراپانی وڵی خۆ حتمما کۆمەڵێک بەرنامەی تیرۆری هەبوو بەڵام بەڕاستی هێزەکانی دەستگا ئەمنیەکانی کەرکووک لەگەر دەستگا ئەمنیەکانی دژە تیرۆر کاک سەرخێڵ و ئەوانە لە ئۆپەراسیۆنەکان کاری هاوبەشی زۆر زۆر باشیان کردووە ئەوەی دەبینین ئێستا لە کەرکووک من بۆ خۆمیانی خۆ بینیتان بە بەردەوامی لە ناو خەڵکو و ئەوانم ئەوەی دەبینم لە ڕووی ئەو بێمنەتە لە ئەمنێتی کەرکووک لە کەرکووک زۆر زۆر ئارام چەندی ئارام بێ ئەوەندەی دیکەش کاری جوانتر و خزمەت گوزاری تەنانەت وەکوتم شەریکاتی دیکەی ئەم بێ عالەمیش بێن پرۆژە بکەن و بەسەن هەر هاتنی بێپی بۆ خۆی کاک زانە پارەیەکی خەیاڵی مەسەرەن بڕۆ ئێستا لە بەسڕاتیان کردووە ئێستا کە حتمما دێنە کەرکووچیش ئەم پرۆژەیە بۆ چەندین ساڵ لەم شارە ئەوواکەن هەلی کار بژانەوەی خەڵک سیمای شارەکە حتمما یەکێک لەو تموحانەی ئێمە کە بەدەر لەوەی کە تەتویری حەقل نەفتەکانەکەن بەڵام تمەحی ئەومانێ ئەو شەریکەیە بێ کۆمەڵی پرۆژەی خزمەت گوزاری لە کەرکووک جێبەجێ بکە هەندێک جار لە دەوروبەری کەرکووک کێشەی جوتیاران بە بەردەوامی هەیە هەوڵەکانتان چی بۆ بۆی غەدر لە جوتیارانی کورد نەکرێت کاک بزانە ئەم چەند ساڵانەی کە پێشتر وەکوتم ئەو حەوت ساڵی حکومڕانی ئەوە کتابەکانی ئەوانەی کە دەرحەق بە جوتیاران دەرەکرا لە پارێزگاری کەرکووکەوە زۆر ناحەقیوانە بوو ئێستا هەواڵەکانمان لە کاک خالی دوانە ئەو پرۆژەی کە بە بڕیاری لەسەر درراوە لە کۆتاییە پارێزگار لیژنێ چیانش بەکارهێناوە بۆی ئەم کێشانە بە بنبڕ بکرێت طبی حتمما لێرە و لەوێ هەندێک کێشە ڕووەدا بەڵام لە سایی حکوومەتی خۆجێ و لە ڕچایی دەستگا ئەمنیەکانەوە هەوڵ درراوە مەسەن هەموو ساڵێک ئەمە کێشەمانە بووە کتابێکی پارێزگاری کەرکووک بە وەکالەت کراوە دەستگا ئەمنیەکانی ڕاست پاردووە مێلن ئەو جوتیاران ئەوێ بچێن مێلن ئەوە بکرێت ئەمانە هەمووی بە فشار ڕامان گرتووە بەڵام ئێستا بە خۆشحاڵی ئەو بەشێک لە کێشەکان لە چارەسەرکردنەرە و بەشێکی چارەسەری بنەڕەتی بۆ دەکرێت باش ئەو کامێرانە هەردووشان ئەتوانی پەیامێکی لێ بگەێنی بۆ کەرکووچەکان بۆ گەنجەکان بۆ لاوەکان بۆ ئایندەیان وەکو کاگە ئاسۆ مامەند کە من وتم لە کۆتایی خۆتا عینوانی بۆ داڕێژن ڕەنگەم بڵێم لە پرساوی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە یان سەرپەرشتیارێکێتی لە کەرکووک سەلاحەدین یان بڵێم کارجێڕی مەکتەبی سیاسی یان بڵێ مەکتەبی سیاسی هیچیان ناڵێم با خەڵک خۆی بڵێ بەڵام لە کۆتایی ئەمەوێت لەو کامێرانەوە پامێکی کاگ ئاسۆ ببینین و گوێبیست بین بۆ کەرکووچەکان بۆ ئایندەی کەرکووک فەرم من پیانەڕێم کەرکووچەکان لە ناخی درەوە بە قوربانتانە بم خۆشەویستی من بۆ دڵپەڕیەکەت لە چیەوەیە کاگاسۆ بۆ کەرکووک کە باسی کەرکووچەکانەکەی دڵپەڕی پیاوێکی گەورەی سیاسی و سەربازی کە ناوی کەرکووک دێ بە درێژای و بەرنامەی هەستم پێکردی بۆ کەرکووک لای من شتێکی زۆر خۆشەویستە جەماوەرەکەی زۆر خەڵکێکی بەوەفایە زۆر گەورەنە بۆیە خۆم بە خزمەتکاریان نەزانم ئەو دڵپەڕێت پەیامەکەی گەیاند بەڵام
پیانەڵێم دڵنیاتانەکەینەوە ئەوەی پێمان بکرێ بە تایبەتی گەنجەکان دەبێت لە ئێمەمانان زیاتر تموحی یان هەبێ بۆ ئایندەی کەرکووک دەبێت بیر لەوە بکەنەوە ڕاستە لەم قۆناغڕمی هەموو شتێک پێمان نەکراوە بەڵام ئێمە بە قۆناغی زۆر زەحمەتا تێپەڕین قۆناغەکانی دیکە هیوادارم هەمووی باشی و خۆشگوزەرانی بێ بۆ کەرکوچیەکان بۆیە پیانەڵێم دڵنیابن لەگەرتانە بین هاوکارتانە بین و هەموو شتێک ئەوی لە توانای ئێمەدا هەبێ بە خۆتەزانی ینی ئەگەر بەدەست ئێمە بێ بەدەست سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بێ بەدەست ئیدارەی خۆجەیەتی بێ نارێن خەڵکێک لەم شارە کەم دەرامەت بێ خەڵکێک لەم شارە بێکار بێدەوە بێ بەڵام دڵنیانەکەینەوە هەموو توانای خۆمانەخەین ئەگەر شارێکی جوانمان هەبێ شارێکی ئارامان هەبێ پیانەڵێن لەگەرتانین بە هەموو شێوەیەک و دەرگای ئێمە لە هەر شوێنێک پێویستان بە ئێمە بوو هاوکار و پشتیوانتانە بین و چاوتان ماچەکەین لە منداڵێکی چاوگەشی ئەم شارەوە هەتا بە تەمەنترین پیانەڕێن لە خزمەتتانداینەوە و کەرکووک و یەکێتی لێکجا ناکرێتەوە هەر ئەوەم بۆ دەمینێ نازانم ینی چۆن وەسفی خۆشەویستی خۆم بۆ کەرکوچیەکان بکەم چکە کەرکوچیەکان شایستەی ئەوەنە کاک زانە کە ینی لە هەر کاتێک پێویستمان پێ بوو بێ بە دەنگ بوو بێ بە ڕنگ بوو بێ بە خوێن بوو بێ قسووریان نەکردووە بۆیە من ئەم قسێشکە لە دەرپڕیەوە چکە هیچ شتێکیان نەهێشتێتەوە کە دڵخۆشی و دڵسۆزی تێکەڵاو بوو بە تاکید من زۆر دڵخۆشم بە کەرکوچیەکان ئومێدی گەورەم پیانێ زۆر زۆر سپاس بۆ بەڕێز کاگاسۆ مامەند ئێمەش لێرە وەکو دەستگای میدیای کورسات وەکو پێشکەشکار پێتەڵێ بەڕێز ئاسۆ مامەند دڵسۆزی کەرکوچیەکان پۆستەکە باوە خەڵک بێ من دخوا پۆست مۆزلا بەرن ئەرە وەڵام شتێک ماوە ینی نەمان پرسیوێ بڵێ کاگاسۆ خۆش بێ من خۆم ینی نەکرد دڵسۆز خۆم بە خزمەتکاری کەرکوچیەکان لە دڕیشەوە قسەیەکەم ئێمەش بۆ ئێمە شانازیەک وەکو دەستگای میدیای کورسات ئەرکە ئەلامیەکەمان لە هەرچێ پێویست بێ چکە کەرکوچەکان شایستی ئەوەن چۆن ئامەد مەهابات قامشلۆ گرنگە وەکو ڕەمزی کوردایەتی کەرکوچیش بۆ ئێمە گرنگێکی گەورەی نەتەوەی و نیشتیمانی هەیە دووبارە سوپاس دەکەین سپاس بۆ ئێوە سپاس بۆ کورسات نوێ سپاس بۆ هەواڵان لە پشتەوەی کامێرەوە من ینی وەکوتم ئەو بەرنامانەی ئێوە تەنانەت ئەو لە کاتی بانگەشەکەش کورسات ڕۆلێکی گرنگی بۆ سپاس گوزارین و وە کورسات بەی خۆمانەزان ئەکیت ئێوە خاوەن ماڵن سپاس دەکەین بینەرانی خۆشەویست لە کەرکووکی کوردستانەوە بەرنامە تایبەتەمان لەگەڵ هاوکارانم پێشکەشکردن ئێوەش هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ